بڕیارێکی بایدن گڕ لە رووسیا بەردەدات. ئەو هەنگاوەی ئەمریکا چییە کە بەهۆیەوە کوڕەکەی دۆناڵد ترامپ دەڵێت شەڕی جیهانی بەدوای خۆیدا دەهێنێت. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە بڕیارێکی چاوەڕوان نەکراو ڕێگەی بە ئوکرانیادا بە بەکارهێنانی ئەو موشەکە دوورمەودایانە لە هێرشکردنە سەر قوڵایی خاکی رووسیا بەکار بهێنێت. لە کاتێکدا پێشتر رووسیا هۆشداری بە ئەمریکادا بوو هەنگاوێکی لەو شێوەیە کاردانەوەی قورس بەدووادا بوو. لە یەکەم وەڵامی رووسیا بۆ هێرشەکە لە ڕاگەیەندراوێکدا کریملین ڕایگەیاندووە بایدن سوتەمەنی بۆ ئاگرەکە زیاد دەکات. سەرۆکی کۆمیتەی دۆمای رووسیا بۆ کاروباری نێودەوڵەتیش ڕایگەیاندووە پێدەچێت بایدن بڕیاری دابێت کۆتایی بە خولی سەرۆکایەتیەکەی بهێنێت بە تۆمارکردنی ناوی خۆی لە مێژوودا بە ناوی جۆی خوێناوی. ئەو هەنگاوەش کاردانەوەی توندی بەدوادادێت. هەر لەم بارەوە دۆناڵد جۆن ترامپ کوڕی دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا ڕایگەیاندووە وا دیارە پیشەسازی سەربازی دەوێت پێش ئەوەی باکوور ئاشتی بەرپا بکات جەنگی جیهانی سێم هەڵبگرسینە. جێی باسا یەکێک لە بەڵێنەکانی دۆناڵد ترامپ لە بانگەشەی هەڵبژاردن ڕاگررتنی شەڕی ئوکرانیا و رووسیا. ئەو هەنگاوەی بادنیش مەترسی درێژە کێشانی هێرشەکەی هێناوەتە پێش بە تایبەت ئەگەر ئیسرائیل کاردانەوە بنوێنێت.